الحمد لله رب العالمين، والصلاة والسلام والتكريم والتعظيم على سيدنا محمد سيد الأولين والآخرين، وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. خوشك برای ایماندارم، سلامی خوای گەورەتان لەسەر بێ. خوای تبارک و تعالی ئینسانەکانی وا دروست کردووە ناتوانێ بەتەنها بژی، و ئەگەر بەتەنهاش بژی زۆر بە ناڕەحەتی و بە ئەستەم ئەژی. هەموو لایەکمان پێویستمان بە یەکتری هەیە و پێویستمان بە خۆشەویستی و ڕێز و حورمەتی یەکتریە. هاوڕێیەتی و دۆستایەتی و دراوسەیەتی لە ئاینی پیرۆزی ئیسلامە بایەخێکی یەکجار گەورەی پێدراوە و مسلمانان ئاگادار کراوە کە هاوڕێیەتی کێیەکە، لەگەڵ کیا دراوسەیەتی ئەکا، لەگەڵ کیا هەڵس و کەوتەکە، بۆ ئەوەی کەوا لە دنیا و لە قیامەتە ئەهلی سەعادەت بێ و دوور بێ لە شەقاوەت و بەدبەختی. خوای گەورە لە چەندین ئاەتە باسی هاوڕێیەتی و ڕەفاقەت و دۆستایەتیمان بۆەکە، بۆیە پێغەمبەری نازدارمان سەڵات و سەلامی لەسەر بێ لە چەندین فەرمایشتا تەئکید لەسەر هاوڕێیەتی ئەکاتەوە، لەسەر برادایەتی ئەکاتەوە، لەسەر دراوسەیەتی ئەکاتەوە. ئەفەرمێت لە فەرمایشتێکە المەرء على دین خەلیله فلينظر أحدكم من يخالل. ئەفەرمێت پێغەمبەری نازدار سەڵات و سەلامی لەسەر بێ ئینسان لەسەر دینی برادەرەکەیەتی، لەسەر باوەڕ و عەقیدەی ڕەفیقەکە و هاوڵەکەیەتی. بۆیە یەکێک لە ئێوە کاتێکەوە ڕەفاقەت هەڵەبژێرێ و دۆستایەتی لەگەڵ کەسێکاکە و هاوڕێتی لەگەڵ کەسێکاکە، بزانە کێیەکا بە هاوڕێی خۆی و دۆستی خۆی، بۆ ئەوەی کەوا سەعادەتمەند بێ و بەدبەخت نەبێ، دیندار بێ و بێدین نەبێ، صالح بێ و طالح نەبێ، ئەهلی دیانەت بێ و ئەهلی فەساد و فیسق و فجور نەبێ. یەکێ لە شاعرانی عەرەب ئەڵێت عن المرء لا تسأل واسأل عن قرينه فكل قرين بالمقارن يقتدى یا يقتدى. بەڕاستی ئینسان پرسیار نەکا لە کەسایەتی کەسێک، هەتاکو ڕەفیق و برادەرەکانی ئەبینێت. کاتێ ڕەفیق و برادەرەکانی بینی ئەو کاتە بڕیاری لەسەر با، چونکە هەموو کەسێک بە هاوڕێ و دۆستان و برادەرەکانی ئەناسرێتەوە، وەکوتراوە كل جنس يميل إلى جنسه. هەموو کەسێک بەڕاستی حەز بە دۆستایەتی کەسانێکە کە هاو مەشرەبی خۆی بن، هاو عەقیدەی بن، هاو بەرنامەی بن لە چاکە و لە خراپە. ئازیزان و خۆشەویستان، دائیما ئەهلی عیرفان و تەسەوف ڕاستەقینە مرشیدیان هەیە لە ڕێباز و بەرنامەی خۆیانە، یعنی وەکو هاوڕێیەک، وەکو ئوستازێک، وەک مامۆسایەک سەیرەکەن، خۆشەویستیان ئەدەن بەو دڵیان بەو ئەدەن. ئەمە واتای چییە؟ واتای ئەوەیە ئەم کەسە پیاوێکی ساڵح ئەو خواناسە، بە ئومێدی ئەوەی کەوا ئەو سەڵاحەتە لە ئەوە هەیە، ئەمیش کە دڵبەندی بۆ و لەگەڵایەتی تەئسیری لەسەر ئەمدانێ بێتە پیاوێکی ساڵح و باش. چونکە خوا ئەفەرمێت چی لە قورئانە؟ ئەفەرمێت یا ئەیها الذین آمنوا اتقوا الله وكونوا مع الصادقین. ئەی ئیمانداران و باوەڕداران، ئێوە لەگەڵ سادقانە بن. خوای تەبارەک و تەعالی ڕاستەوخۆ نافەرمێت صادق بن، خوای تەبارەک و تەعالی ئەفەرمێت لەگەڵ سادقانە بن، چونکە صدق و ڕازگۆیی، چاکە و پیاواتی، سەڵاحەت و باشی و سەرکەوتن و بەختەوەری لەگەڵ خواناسان و دۆستانی خوا دەست ئەکەوێت، لای خۆشەویستانی خوا دەست ئەکەوێت، بەهۆی ئەوانەوە دەست ئەکەوێت. چونکە المجاورة مؤثرة، دراوسەیەتی و هاوڕێیەتی کاریگەری خۆی هەیە. بۆیە ئازیزان و خۆشەویستان، خوا بەو پێغەمبەرە نازدارە فەرمێت کە کاتێکە ئەو پێغەمبەرە ڕەحمەت بۆ وەعالەم، ئەو پێغەمبەرە نازدارە سەڵات و سەلامی لەسەر بێ، خۆی ئەفەرمێت من ڕەحمەتێکی خەڵات کراوم بۆ هەموو مرۆڤایەتی. کاتێک خوا پێ فەرمێت ئێمە لە گوناهی ئەوڵ و ئاخری تۆ خۆش بووین، کاتێک خوا بەو پێغەمبەرە فەرمێت تۆ لەسەر بەرزترین ڕەوشتی. چەندین وەسفی ئەو پێغەمبەر نازدارەکە، بەڵام کە خیتابی تێکا و ڕووی تێکا بۆ زیاتر ڕەفعی دەرەجاتی، بۆ زیاتر وەرگرتنی بەرەکاتی پەروەردگار، خوا بەو پێغەمبەرە فەرمێت
واصبر نفسك مع الذين يدعون ربهم بالغداة والعشي يريدون وجهه ولا تعد عيناك عنهم تريد زينة الحياة الدنيا ولا تطع من أغفلنا قلبه عن ذكرنا واتبع هواه وكان أمره فرطا. أم آيات أخوة أمر ببيغمبرك كأو بيغمبر ناس دارا لقل كسانك أبي أهل الذكر بن صالح بن خواناز بن أواني كوا بيانان أواران ليادي خواشين أواني كوا دلبندي پروردگارن دڵیان لای خوا و پێغەمبەری خوا و شەریعەتەکەیە. خوای تبارەک وتەعالا فەرمێت پشت نەکەی لەوان بۆ ئەوانەی کەوا ئەهلی دونیان، ئەوانەی کەوا دنیا پەرستن، ئەوانەی عیشقی دنیایان لە دڵایە، پشت نەکەیتە ئەمانەی کەوا بەیانانی ئێواران زکر و یادی خواکەن و ئیطاعە و گوێڕایەڵی ئەوانە مەکە دڵیان غافڵە لە زکری ئێمە لە یادی ئێمە، بەڕاستی بێهۆشن نەکبەتن بەدبەختن، دوای هەوا و ئارەزووی خۆیان کەوتون، زیادە ڕەویان زۆر کردووە. ئەی پێغەمبەری خۆشەویست لەگەڵ ئەوانە بە، ئەوانە کە ئەسحابی سوفە بوون لەسەر ئەو سەکۆی مزگەوتی پێغەمبەری خوا هەمیشە و دایم خەریکی یاد و زگری پەروەردگار بوون. خوا بەو پێغەمبەرە ئەفەرمێت پشت لەوان نەکەی. طبعا ئەمە سەبەبی نزولی ئایەتەکە ئەوەیە کۆمەڵە کافرات نەخزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، پێغەمبەری خوا ویستی ئەمان بەجێ بێڵێ بڕوا بەدەم ئەوانەوە، بەڵام خوای ئەکسەر پێغەمبەری ئاگادار کرد فەرمی ئەی خۆشەویست ئەمانە قەڵای پۆڵاینی تۆن، ئەمانە ئەهلی زیکرن، ئەهلی دوعان، ئەمانە خۆشەویستی منن، پشتیان تێ نەکەی. یعنی خوا بە پێغەمبەر ئەفەرمێت ئەمانە بۆ تۆ باشن، نەک ئەهلی دنیا، نەک ئەوانەی کەوا دنیا پەرستن، دنیا بە هەموو شتێکەزانن. خوای تەبارەک وتەعالا ئاوا بەو پێغەمبەرە نازدارە ئەفەرمێت. ئازیزان و خۆشەویستان، هەر ئەو پێغەمبەرە نازدارە سەڵات و سەلامی لەسەر بێ، لە فەرمایشترا ئەفەرمێت إنما مثل الجليس الصالح وجليس السوء كحامل المسك ونافخ الكير. ئەفەرمێت نمونە و هاوێنەی هاوڕێ و پیاو باش، پیاوی چاک، ئینسانی چاک، ڕەفیقی چاک لەگەڵ هاوێنەی ئینسانی خراپ و تاوانبار و یاخی و فاسق و فاجرە، هاوێنەی عەترفرۆش و کوورە چییە؟ ئەو کەسەی پیاو باشە وەک عەترفرۆش وایە، تۆ چیتە لای؟ یا عەترت لێدا، یا عەترت پێفرۆشە، یا لێکڕی، یا ئەگەر عەتریشی لێ نەدا، یان ئەگەر لێشی نەکری و پێشی نەفرۆشێ، پێشت خەڵات نەکا، دڵنیا بە لەو دوکانە بۆنێکی خۆشە ڕوا بە دەمولوتە، بۆنێکی خۆش ئەبیسی. و ئەو کەسێکی کەوا کوورە چییە؟ کە ڕۆیتە لای یان جلەکان دەسووتێت، یا گیانت دەسووتێ، یا ئەگەر ئەمانەیش نەبن بەڕاستی بۆنێکی ناخۆش ئەبیسی. جا پێغەمبەرە فەرمێ سەڵات و سەلامی لەسەر بێ هاوێنەی ئینسانی چاک و خراپ هاوێنەی ئەم دوانەیە. بۆیە ئینسانی باش کە تۆ هاوڵی بووی، ڕەفیقی بووی، لەگەڵیا بووی، خەڵکی باش باسی تۆەکە، ئەڵەن فڵانە کەس ڕەفیقی فڵانە کەسە، پیاو باشە، عالمە، زانایە، خواناسە، تەقیە، نەقیە، بەخوا ئەمیش مادەم دڵی بە ئەو داوە پیاوی چاک، لەوە فێری چاکە ئەبێ، نەک بەس بۆ دنیا، حتا بۆ ڕۆحیش کاریگەری هەیە، بۆ ڕۆحیش کاریگەری هەیە. چونکە ئینسان جاری وا هەیە چۆن ئینسان ڕەفیق ئینسانێکی خراپەکە، ئەم ئینسانە خراپە، ئەو ڕۆحی ئەوەنە خەبیس و پیسە، ئەوەندە تاوانبارە، تەئسیر لە ناخی تۆکە، تۆ دائیمە حاڵەتی قەبز هەیە، ناڕەحەتی، بێتاقەتی، بەهۆی تاوان و مەعسیەتەوە، بەهۆی ئەوە کە دڵی ڕەش بۆتەوە. ئینسانی صالح و خواناژی کە ئینسان نەخزمەتیا بوو، پێغەمبەر ئەفەرمێت البەرەکەت مع ئەکابیرکم، بەرەکەت لە خزمەتی پیاوە عەزیم و گەورەکانی ئیسلامایە. چونکە ئین ڕەحمەت الله قەریب من المحسنین، ڕەحمەتی خوا مای دڵخۆشکردنە، مای ئاسوودەی ڕوحە. لەو کاتە کە تۆ دڵت بەو بەنداو ئەوت خۆشی لەگەڵ ئەوا بووی، دڵنیا بە ئەم کەسە تەئسیری هەیە لەسەر ڕۆحی تۆ، لەسەر ناخی تۆ، لەسەر جەستەی تۆ، لەسەر زاهیر و باتین تۆ. کابرا خراپەکەی ئەینشت ئەگەر بەڕاستی
بەهۆی ئەوە جاری وایە ئینسان کە تۆ ڕەفیقی ئەوی تاوانێکە جینایەتێکە با تۆی نەشت کرد بێ بەڵام ئەڵێ وەڵای فڵان کەس هاوڕێتی لەوە تێ بەشدار بێ لەو جورمە لەو تاوانە یا خەڵکیش ئیتر خراپ ناوی تۆ بە وەکو بۆنەکە وایە بۆنە ناخۆشەکە ئیتر تۆ ئەو کاتە تۆش تاوانبارە بی ناشنەوی لای خەڵک بۆیە هاوڕێتی و ڕەفاقەتی چاک پێغەمبەری نازدارمان زۆر تاکیدی لەسەر کردێتەوە بۆ دنیا و بۆ قیامەتە ئەوە تا خوای تەبارەک وتەعالا لە قورئانە ئەفەرمێت الأخلاء يومئذ بعضهم لبعض عدو إلا المتقين للروج قيامتها دۆستەکان و هاوڕێکان هەموویان بەڕاستی هەندێکیان بۆ هەندێکیان ئەبن بۆ دژمنی یەکتری هاوڕێکان ئەبن بە دژمنی یەکتری لە قیامەتە ئیلا ئەوانەی کەوا لە خوا ترسن ئەوانە شەفاعەت بۆ یەکتریەکەن تکا بۆ یەکتریەکەن دوعا بۆ یەکتریەکەن یەکتری بانگەکەن ئەمە قورئانە فەرمێت بۆیە پێغەمبەر ئەفەرمێت سەڵات و سەلامی لەسەر بێ المەرء مع من أحب ئینسان کێی خۆش بوێ لە دنیا و لەگەڵ کیا بێ هەڵسوکەوت لەگەڵ کیا بکە لە قیامەتشا لەگەڵ ئەوایە ئەسحابی نازاری پێغەمبەری خوا سەڵات و سەلام لەسەر پێغەمبەری و ڕۆزە ڕەحمەت لەوان بێ مەحوی ئەفەرمێت کە ئەچوویتە مەدینە ئەتۆمە پێغەمبەرستانە بۆ چونکە دڵبەندی پێغەمبەر بوون پێغەمبەر مرشیدیان بوو تەسکەی کردبوون تەصفیەی کردبوون هەموو خو ئەخلاقێکی پێغەمبەریان وەرگرتە بوو ئەمە تەئسیری مصاحبە و هاوڵێتی و ڕەفاقەتە پێشەوە حەسەنی بەسری ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ئەفەرمێت المؤمن مرآة أخيه إن رأى فيه ما لا يعجبه سدده وقومه وحاطه وحفظه في السر والعلانية أفرمت إنساني مسلمان آويني براكيتي أجر اشتقيتيايا بيني بلايا عجيب نبو خراب بو براسي سدي أكا وستري أكا فصعناك وآبروي نابا پشتیوانی ئەکا یارمەتی ئەدا ئەی پارێزێ لە نهێنی و لە ئاشکرادا و پێغەمبەری ئەفەرمێت المؤمن مرآة المؤمن مسلمان ئاوێنەی مسلمانە ئەمە لە ڕەفاقەتا بەر ڕەنگ باتەوە هەر ڕەفیقێک فەسحی کردی ناو خەڵکا نەسیحەتی کردی ئامۆژگاری کردی ئابڕووی بردی ئەوە دۆست نییە دۆستی ڕاستەقینە نییە ئەوە حقد و حەسادەتی بەرامبەرت هەیە چونکە ئەگەر ڕەفیقی ڕازگۆ بێ دڵسۆز بێ چاک بێ بە ئەمەک بێ ئەگەر خراپێکی لێ بینێ لە ناو خەڵکا فەسحی ناکا بانگ تەکاتە سووچێک ئەڵێ تۆ برای منی تۆ پشتیوانی منی تۆ خۆشەویستی منی یەک عیبەوتیایە کە ئەنەما لە خۆما هەیە با لە توانەی بینم ئەمە ئینسانی دڵسۆز و مسلمانە مالی کوڕی دینار ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ انظر إلى صاحب لك لا تستفد في دينك منه خيرا فانبذ عنك صحبته والصحبة الصالحة تحفظك في غيبتك وفي أهلك ويعينك بصدق عند الاحتياج إليه وتكون معك في السراء والضراء وتدعو لك بظهر الغيب فرمايش يمخوانا سانا هموي لقرآن وحديث ورجيراوة سير كبزان الرفيق كي رفيقته شون استفادة إليك وشون استفادة لدينك كي شون نصيحته آموزگاری خير تكاو نصيحته آموزگاری خير كي ورقريت هر کسێک دیندار بوو نصيحته آموزگاری کردی دینی کۆمەڵایەتی لێ وەرگرە بەگوێی بکە هاوڕێتی بکە ڕەفاقەت و سوحبەتی پیاو باشان بەڕاستی ئەوەیە کە ئەتپارێزێ ماڵ و ماڵ ئەپارێزێ پشتیوانتە بێ هاوکارتە بێ بەڕازگۆیی لەگەڵتایە کاتێ محتاجی هاوکاری تەکا دەستەگرێ پشتی تێ ناکا لە کاتی تەنگانەوازی لێ نایەنێ لە خۆشی و ناخۆشیە لە نەخۆشی و لە ساغیە لەگەڵتایە و پشتیوانتە اینجا لە پشتی خۆتەوە کاتێک تۆ دیانیت خۆی تاق و تەنهایە و مناجات دەکا و دوعاکە دوعای خەیرە بووەکە ئەمە صحبەتی صالحان و خواناسان و پیاوچاکان ئازیزان و خۆشەویستان بۆیە خوای تەبارەک وتەعالا بەو پێغەمبەرە نازدارە فەرمێت من کۆمەڵی فریشتەم هەیە بەناو سەر ئەرزە ئەگەڕێن پیان مەلایکەی سەیاح لە هەر شوێنە کۆمەڵێک لله و فیله
یەکتریان خۆشویست و دانیشتن و ذکری منیان نەکرد و یادی منیان نەکرد ئەوان چواردەوری ئەگرن بە باڵەکانیان و دوعای خێر بۆ دانیشتوانی و مەجلیسەکەن. یەکێک لە فریشتەکان ئەفەرمێ پەروەردگارە کەسێکی تیا بوو ڕەفیقی ئەوان نەبوو بە نێتی ذکری شۆ ناتبوو هەر گوزەری کردو بەلای ئەوانە و دانیشت بوو ئەی ئەمە حوکمەکەی چییە؟ فەرمی لەویش خۆش ئەبم چونکە هاوڕێتی ئەوانی کردووە، لەویش خۆش ئەبم چونکە لای ئەوان دانیشتووە. یعنی سوحبەتی ساڵحان و خواناسان سوود و ئیسفادەکەی هەر بۆ دنیا نییە ئینسان کاتە پیاو چاک ئینسان ساڵحکە بۆ قیامەتی خوا لەو کەسە خۆش ئەبێت. خوا فەرمێت لەویش خۆش بووم لەبەر خاتی ئەوان هم القوم لا يشقى بهم جليسهم ئەوانە کەسانێکن ئەو پیاوە ساڵحانە ئەو خواناسانە کە ڕەحمەتی من ئەبارێ بەسەریانە ئینسان کە لەگەڵیان نابێت دڵی بەوانەوە بوو لەگەڵ ئەوان نابوو لەگەڵ ئەوان هەڵسوکەوتی کرد ئەمە قەت بەدبەخت نابێت لە دنیا و لە قیامەتە. سەگی ئەصحاب الکاف خوا لە قورئانە باسیەکا بۆ ئێمە سەگێک کەیتر لە شەریعەتی ما سەگ گڵاوە خوا ئەم سەگە ئەخاتە بەهەشتەوە لەبەر خاتری چی؟ لەبەر خاتی ئەصحاب الکاف بۆ چونکە ڕەفیقی ئەوان بوو لەگەڵ ئەوانە خوا 300 و ئەوەندە ساڵ خەواندی زندوی کردەوە لەگەڵ ئەوانیشە سەگەکە تۆپیەوە لە ڕۆژی قیامەتە پێغەمبەر ئەفەرمێت هەر هاوڵی ئەوان و لەگەڵ ئەوانە ئەمە بۆ مصاحبەی ساڵحان و خواناسان. وكلبهم باسط ذراعيه بالوسيط سەگەکەیان لە بەردەم ئەشکەوتەکە باڵەکانی ڕاخست بوو چاوەکانی خەوتە بوو دوایش وەکو ئەوان وەفاتیان کردو سەگەکەی مردەوە. وەلەما فەرمون سوحبەتی ساڵحان ئەوەندە تەئسیرەیە سەگێک بەو شێوازە لەگەڵ ساڵحانە خوا بیخاتە بەهەشتەوە ئەگەر کەسێک دڵبەندی ساڵحان و خواناسان بێ دڵنیابە ئەویش وەک ئەو ساڵحانە لە قیامەتە ڕەفیقی ئەوانە چونکە هەموو دۆستەکان و هەموو خۆشەویستەکان و هاوڕێکان لە قیامەتدا دوژمنی یەکترین ئیلا المتەقین ئیلا لە خواترسان نەبێ. بۆیە پێغەمبەر ئەفەرمێ سەڵات و سەلامی لەسەر بێ لا تصاحب إلا مؤمنا ڕەفاقەتی کەس مەکە ئیلا مؤمن نەبێ مؤمن بەو واتای کەوا ئەیتر ئەهلی فیراسە بێ ئەهلی کەرامەت بێ مؤمن بەو واتای کەوا بەس موسلیمێکی سادە نەبێ بەس بەناو مسلمان نەبێ ولا يأكل طعامك إلا التقي ڕەفیقی ئینسانی مؤمن بکە کە ئیمانت لێ جێگر بووە تەئسیراتی لە حرەکات و سەکەنات و ئەندامەکانیان هەیە لە کۆمەڵگایە بەڕاستی تەئسیری ئیمان و باوەڕەکەی هەیە اینجا ئەو کەسە بانانەوخوا لەخوا ترس بێت هاوڕێتی و سوحبەتی پیاوچاکان و دۆستانی خوا ئینسان ئەخاتە لووتکە لە دنیا و لە قیامەتە. ڕەفیقی ئینسانی خراپ و تاوانبار و جینایەتکاریش ئینسان بەدبەختەکە لە دنیا و لە قیامەتە. مالی کوڕی دینار ڕەزا ڕەحمەتی خوای لەسەر بێ ئەفەرمێت إنك إن تنقل الحجارة مع الأبرار خير من أن تأكل الحلوى مع الأشرار. ئەفەرمێ ئەگەر بێت و ئینسان بەرد بە کۆڵ بکێشێ لەگەڵ ئەبرار و باشان و خواناسانە پیاوچاکان و ڕەفیقی چاکە زۆر باشتر لەوەی کەوا پاقلاوە و شیرینی بخوا لەگەڵ ئەهلی شەڕ و تاوان و فاسق و فاجرانە چونکە ئەم حەلاوەتە لێ ئەیبێتە شەقاوەت و بەدبەختی بەڵام ئەو زەحمەتەت کە لەگەڵ ئەبرار و پیاوچاکانە کێشاوە و کۆڵبەری کردو و بەردی کێشاوە بەڵێ زەحمەتە و ماندووبوونە بەڵام مایە عیزەتی دین و دنیاە. ئەبوو دەردە ئەفەرمێت صاحب صالح خير من الوحدة والوحدة خير من صاحب السوء. إنسان أجر بتنها أجر صاحبي إنساني باش بيو رفيقي شاكي بيه أو الزور باشا لتنهاي يعني إنسان بتنهاي نجي غلط بياو شاكا أجر بياو شاكي دس نكو أو إنسان بوحدته بتنهاي بشي زور لو باش دكا رفيقي خرابي هبي إنسان بيشناني ما فرميانا هزار رفيقي نبي يك رفيقي هبي
بەڵام ئیماندار بێ و ڕازگۆ بێ و بە ئەخلاق بێ بە وەفا بێ و ئەهلی کەمەک بێ و ئەهلی کەڕەم بێ. بۆیە ئاگامان لە دینمان بێ، ئاگامان لە خۆمان بێ، لە مناڵمان بێ، لە ئەولادمان بێ و بزانین هاوڕێکین ڕەفیقێکین و خۆمان هاوڕێتی کێکەین لەگەڵ کیا هەڵسو کەوتەکەین، چونکە هەڵسو کەوت و ڕەفاقەت و برادەرایەتی مایەی سەرکەوتنی دین و دنیامانە ئازان و خۆشەویستان. خوای گەورە لە هەموو لایەکمان خۆش بێ، خوا لە هەموو لایەکمان ڕازی بێ، خوا عاقیبەتمان بەخێر بگەڕی، خوا لە ڕەفیقی خراپ لامان دەی، خوا محەبەت و خۆشەویستی دۆستانی خۆی لە دڵمانە جێگرکەی بچەسپێنی، خوا لە دەرد و بەڵاو نەخۆشی و ناخۆشی لامان دەی. یا ربی خوا عیزەتی دین و دنیامان بیتێ، یا ربی خوا وڵاتمان پڕ لە خێر و خۆشیکەی، وڵاتمان پڕ لە بەرەکەتکەی، وڵاتمان پڕ لە هەرزانی فەرعیکەی، یا ربی خوا لە دەپارڕینەوە ئەوەی دۆستمانە دۆستی بی، ئەوەی دوژمنمانە دوژمنی دینمان، خاکمان، وڵاتمان، نیشتیمانمانە، دوژمنی ئەخلاق و ڕەوشتمانە، دوژمنی گەنجانمانە، دوژمنی هەموو پیرۆزەکانمانە. خوایە ئەگەر شیاوی دایەتەی دایدەی، ئەگەر شیاوی دایەت نیە خوایە عالیەها سافیلەها، خوایە تەفرەت و نایکەی، خوایە بەردبارانیکەی، خوایە ژێرە و ژووریکەی، خوایە بە بەڵای خۆت لە ناوی بەری دوژمنەکانمان نەیار و ناعەزانمان، یا ربی خوا لە دەپارڕینەوە دڵەکانمان پڕ لە نور و محەبەتی خۆت و پێغەمبەر و ئەسحابی پێغەمبەر و سالیحان و خوا ناسانکەی، خوایە بە ئیمان و بمانژێنە و بمانوێنە و زیندوومان کەرەوە. خوایە ئەو پێغەمبەرە نازدارە لە کاتی سیراتە لەسەر پردی سیرات، لە کاتی میزان و پێوانەی ئەعمالمانە لەسەر پردی سیرات، و هەروەها لە حەوزی کەوسەر بانگمان بکە، بمان ناسێتەوە، دەرمان نەکە، شەفاعەتمان بۆ بکە، تکامان بۆ بکە. یا ربی خوایە گیان ئەو پێغەمبەرە عاجز نەکەی لێمان، ئەو پێغەمبەرە خۆمان و باوک و دایکمان بناسێتەوە بەوەی سڵاوەتەکانمانەوە. یا ربی خوا لە دەپارڕینەوە شیفای نەخۆشەکانمان بی، عاقیبەتی پیرەکانمان بەخێر بگێڕی، هیدایەتی گەنجەکانمان بی. یا ربی خوا لە دەپارڕینەوە کاربەدەستی وڵاتمان بۆ ئیسلاح کەی، ئیمان و ئیسلام و ویجدانیان بەرێ. یا ربی خوا ئەگەر قابلی ئیسلاح نین، قابلی چاکە نین، قابلی پیاوەتی نین، قابلی دینداری نین، قابلی هیدایەت نین، یا ربی خوا گیان تەفرەت و نایانکەی. یا ربی خوا گەر حاکمی عادل و دادپەروەر و بە ئەخلاق و بە ئیمان و خەڵکی باش و چاکمان بۆ بنێرە کە دڵسۆزی دینمان بێ، دڵسۆزی وڵاتمان بێ، دڵسۆزی نیشتیمانمان بێ. خوایە کوردستانمان ئاوەدان و ئاوەدانتر کەی، ئەمن و ئەمانی زیاترمان بێتێ، لە بەڵاو زاڵم و ستەمکار پارێزاوی کەیت و پارێزراومان کەی. یا ربی خوا لە دەپارڕینەوە وڵاتی موسڵمانان بەگشتی، بە تایبەت وڵاتی کوردەواری، بە تایبەتتر وڵاتی فەلەستین و غەزە لە ئێستادا لە ژێر زوڵم و زۆری یەهودایە. پەروەردگارە خۆت بە سەربازی خۆت بە جنودی خۆت فریای ئەو مسلمانانەکەوە. یەهود بەر بۆتە گیانی مسلمانان و قەتڵ و عامیانەکە زۆر بێڕەحمانە. خوایە وعدی خۆتە وعدی تۆ ڕاستە، زوڵم لە زاڵمان قبوڵ ناکەی، چینی چەوساوە سەرەخەی. خوایە ئەو خەڵکە فەقیرە هەژارە داماوە، یەهود خاک و وڵاتی داگیر کردوون. یا ربی خوایە نەفرەتی خۆت بارە بەسەر یەهودا، یا ربی خوا تەفرەت و نایانکەی، جێشیان تێک بشکێنی بەسەرێکە. یا ربی خوا شیفای بریندار و نەخۆشی ئەو مسلمانانەی غەزە و فەلەستین بی. یا ربی خوا یارمەتیان بی بە جنود و سەربازی خۆت. یا ربی خوا لە دەپارڕینەوە بە ئیسمی عەزەمی خۆت ئەوانەی داوای دوعای خەیریان لێکردوین، ئەگەر نەخۆشیان هەیە خوایە شیفای عەجز و پەلان بۆ بنێرە، ئەگەر گیر و گرفتیان هەیە مەشاکیلیان هەیە خوایە بۆیان چارەسەرکە، مەشاکیلی هەموو لایەکمان چارەسەرکە. یا ربی خواوی منداڵی ساڵی بەرێ، ئەوەی هێدی و ساڵانێ خوایە بۆی ساڵەکەی. خوایە لە دەپارڕینەوە ئەوەیشی کە دەر و دراوسەی ئێمە و ئەم کوردستانەیە بەزەی بە کوردستانان نایەتەوە، بەزەی بە خاک و وڵاتمان نایەتەوە، وڵاتمان سووتمان کا و تۆ بارانێکە وەک یەهود بێڕەحمە بەرامبەرمان خوایە لێ قبوڵ نەکەی. یا ربی خوایە لێ قبوڵ نەکەی. میلەتێکین مسلمانی ئیماندارین، عاشقی پێغەمبەرین. یا ربی خوایە چەندەها مجاهید و عالم و زانا لەم میلەتا پێگەیوە، خوایە خزمەتی ئیسلامی کردووە، خوایە ئەوەی ڕقێتی لێمان یا ربی خوایە لێ قبوڵ نەکەی. یا ربی خوایە ئەوانەی کەوا خزمەت بە شەریعەتەکەی تۆکەن، خزمەت بە دینەکەی تۆکەن، خزمەت بە ماڵەکانی تۆکەن، خوایە بەرەکاتی خۆت بڕژێنە بەسەریانە. بە تایبەت ئەوانەی خزمەتدان بە مزگەوتی ئێمە کردو، خزمەت بە مزگەوتی ئێمە ئەکەن، ئاوەدانی ئەکەنەوە بە ماڵ و سامانی خۆیان، بە هاتنی خۆیان. یا ربی خوایە بەرەکەت و ڕەحمەتی خۆت بڕژێنە بەسەریانە، بیکەمایی شیفایان، بیکەمایی کەشتی نەجاتیان، عیزەتی دین و دنیای هەموو لایەکمان. آمین آمین. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين.